سڵاتان لێبێت ئازان خۆشەویستان بەخێر بن بۆوانەی دووەم لە بەش یەکەمی کۆرسی نێتوەرک پڵاس. لەم وانەیە باسی لۆکەڵ ئەریا نێتوەرک دەکەین کە بە کورتکراوی پێی دەڵێن لان، واتە تۆڕی ناوچەی ناوخۆیی. سەرەتا با بە پێناسەکەەوە دەست پێ بکەین، پاشان ڕوونکردنەوەی لەسەر دەدەین. تۆڕی ناوچەی ناوخۆیی لان چییە؟ جۆرێکە لە تۆڕ کە بەکاردێت بۆ بەستینەوەی کۆمەڵەیەک ئامێر لە ناوچەیەکی جوگرافی بچووک وە دیاریکراودا، وەکو ماڵێک، ئۆفیسێکی بچووک، بینایەکی قوتابخانە یان بەشێک لە ناو کۆمپانیایەکی گەورە، ئەوەیان لانە. هەر لە ناوەکەی دیارە کە بە تۆ دەڵێ لۆکەڵ ئەریا نێتوەرک، واتە تۆڕێک لە ناوچەیەکی ناوخۆیی، جا کۆمپانیا بێ، ڕێکخراو بێ، قوتابخانە بێ، نەخۆشخانە بێ، هەر شوێنێک مادەم ناوخۆییە و هەروەها لێرە کە بە تۆ دەڵێتن لە ناوچەیەکی دیاریکراودا، واتە وڵاتێک ناگرتەوە. باشە شارێک بە تەواوی ناتوانانی پێی بڵێ ئەوە لانە، ئەوە لۆکەڵ ئەریا نێتوەرکە. باشە کێشوەرێک ناگرتەوە، بەڵکو شوێنێک دەگرتەوە لە ناو ڕووبەرێکی دیاریکراودا. مەودای جوگرافیەکەی بە شێوازێکی گشتی لان مەودای کورتە، لە چەند مەترێک بۆ سەدان مەتر دەگرێتەوە. نمونە تۆڕێک لە ناو ئۆفیسێکی دونوهۆمدا، بەڵکو ئێمە لە ڕووی مەودای جوگرافی کە تازە باسم کرد ناتوانین بڵین لان چەندین کیلۆمەتر دەگرتەوە، بەڵکو لێرە باس دەکەین سەدان مەتر دەگرتەوە. لەوانەیە کۆمپانیایەک بێ لە دەنوهۆمی جیاواز بێ، ڕێکخراوێک بێ، ئۆفیسێک بێ، قوتابخانەیەک بێ، ئەوانە هەر هەمان لۆکەڵ ئەریا نێتوەرکن، تۆڕی ناوچەی ناوخۆیی. لە ڕابردوودا تۆڕەکانی ناوچەی ناوخۆیی زۆر سنووردار بوون. زۆرترین ئامێر کە دەیتوانی مامەڵەی لەگەڵ بکە 30 ئامێر بوو، ئەوەیان لە ڕابردوو بوو. سنوودارکردنی توند بۆ مەودای نێوان ئامێرەکانی هەبوو، بەڵام لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا تۆڕەکانی ناوچەی ناوخۆیی واتە لۆکەڵ ئەریا نێتوەرک گەشتونە پشگیری سەدان ئامێر بە خێرایی زیاتر و هەروەها نەرمی زیاتر، کەواتە بە کورتی لە ڕابردوو ئامێرەکان زۆر کۆم بوون، تەکنەلۆژیای زۆر باشی تێدا نەبوو، زۆر سنووردار بوون سەبارەت بە مەودا و مامەڵەکردنیان لەگە کۆمپیوتەرەکان. بۆیە پێ دەڵێ لە 30 ئامێر توانای نەبوو ئامێرەکان مامەڵەی زیاتر بکەن. بەڵام لە ڕۆژگاری ئیمڕۆ ئەم قسەیە نییە، ئامێرەکان زۆ بەهێزن، سویجەکان، ڕاوتەرەکان، کێبڵەکان، بەڵکو دەبینی بۆ نمونە کۆمپانیایەک لە 15 نهۆم لە 10 نهۆم هەر هەمان لە ڕێگای تۆڕی ناوچەی ناوخۆیی پەیوەندیان هەیە، چونکە دابشکردنی ڕاست و دروستی ئامێرەکان کارایی دەبینێ لێرە. بابین سەبارەت بەوەی کە لان چۆن کار دەکات. هەموو ئامێرەکان بە بەکارهێنانی کێبڵی ئینتەرنێت یان وایفای بێکەوە دەبەسترێنەوە، کە ڕێگای کێبڵی ئیثەرنێت بێ یان لە ڕێگای وایفای کۆمپیوتەرەکان ئامێرەکان بێکەوە دەبەسترێنەوە. ئامێرێکی ناوەندی وەکو سویچ یان ڕاوتەر هاتوچۆی داتایەکان ڕێگرەخە، ئەوەیان دەبێت ئاگاداربی، کەواتە ئێمە لە لۆکەڵ ئەریا نێتوەرک سویچمان هەیە، ڕاوتەرمان هەیە. هەر ئامێرێک آیP ناوخۆیی پێدەدرێ بۆ ناسینەوەی لەسەر تۆڕەکە، ئەوەیان سەبارەت بە کاری ڕاوتەرە کە هەر ئامێرێک آیپیەکی پێدەدا تاکو لە ناو تۆڕەکە بناسرێتەوە. کیبینیەکی گرنگ هەیە دەبێت و ئاگاداری بی. هەردەم وا باشترە لانێکی گەورە دابەش بکرێ بۆ بەشی بچووکتر، ینی بۆ نمونە تۆ کۆمپانیایەکت هەیە لە چەندین بەشی جیاواز پێک هاتووە، ژمێریاری بێ، گرافیک دیزاین بێ، مارکێتینگ بێ، بەشی IT بێ، وا گرنگە، وا باشترە هەردەم کە یەک لۆکەڵ ئەریا نێتوەرکیان نەبێ هەر هەمویان. باشە تاکو هیچ کەسێک لە بەشی IT نەتوانێت بڕاتە ناو بەشی ژمێریاری، بۆ نمونە لە بەشی گرافیک دیزاین کەسێک لە بەشی ژمێریاری نەتوانێت بڕاتەنەوە، یان تێکەڵبوون ڕۆ نەدا لە نێوانیان. یەکەم. دووەم، خێراییەکەیان بەرزتر بێ. ئەگەر هەر هەمیان لە ناو یەک باز نەبن، خێراییەکەیان زۆر خاو دەبێت. بۆیە وا باشترە بکرێتە بازنەی بچووکتر لۆکەڵ ئەریا نێتوەرک. و هەروەها لە ڕۆی سکرێتیەوە لە زۆر بابەت و ڕۆەوە وا گرنگترە کە لانێکی گەورە دابش بکرێت بۆ بەشی بچووکتر. گەیشتنە کۆتاییوانی ئیمڕۆمان کە باسی لۆکەڵ ئەریا نێتوەرکمان کرد. هیوادارم زۆر باشی تێگەیشتبن، یاسینتان لەگەڵ بۆ هەر شاد و بەختەوەربێت. خوداحافیز.